علی باپێر سوپەراتریکی تۆمار کرد دوای 2000 لە هەوڵدان بۆ هێنانی ژنی چوارەم لە کۆتاییدا سەری گرت. هۆکاری دەنگدانەوەی ژن هێنانەکەی جیاوازی تەمەنە زۆرەکەیان بوو. علی باپیر ئێستا بووتە شوگەداری. کوڕەکە علی باپیر بۆ بە بەرپرسانی کوردستان دەڵێ خەریکی کاری بەدڕەوشتین، بەڵام بەرامبەر بابەتی ژنهێنانی باوکم هەمویان دەم شڕت. ئایا علی باپیر حیزبەکەی بە ناوی دادگەریە ئایا خۆشی دادگەرە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ. واروە سناپچاتە کەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. علی باپیر کەسایەتێکی دیاری سیاسی کوردستان. علی باپیر وەتمان لەدایک بووی ساڵی 1960 لە سلێمانی قەزای پشدار نووسەر و بیرمەندی ئیسلامی کووردە کە باشتر بە سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان ناسراوە. علی باپیر زیاتر لە 110 کتێبی بە زمانی کوردی و عەرەبی نووسیوە و چەند شریتی دەنگی وتار و سیمیناریشی ئەنجام داوە لە هەولێر. خۆی بۆ پەرلەمانی کوردستان هەڵبژارد و لە هەموو لیستەکانی هەولێر پلەی یەکەمی بەدەستێنا. لە ئێسادا سەرۆکی کۆمەڵەی دادگەری کوردستانە. چەند ڕۆژێکە لە سۆشیال میدیا باس خواسی لەسرە و هەموو خەڵک باسی دەکەن. هەر کەسە و بە جۆرێک شیکاری بۆ ژین هینانەکەی دەکاتنەوە، هەندێک پێیان باشە و هەندێکی تریش پێیان خراپە. چەندین کەسایەتی دیاری سۆشیال میدیای کوردی و چەندین کەسانی ناودار لەسەر ئەو بابەتێ هاتنە دەنگ و علی باپیر یەکەمی پیا و کۆتا پیاو نابێ کە چوار ژنی هێناوە. ژنی یەکەمی لە ساڵی 1983 هێناوە بە ناوی ڕوخسار ئیبراهیم کە دەکاتە دایکی مەحەممەد و کوڕەکانی، بەڵام لە ساڵی 1996 کۆچی دوایی کرد. ژنی دووەمی بە ناوی شکریە تاوەکو ئێستاژ ماوە لە ساڵی 1993 هێناویەتی. وە ژنی سێمی لە ساڵی 2009 هێناوە. لە ساڵی 2012 بەنیاز بوو ژنی چوارەم بێنێ، بەڵام ڕێک نەکەوتن لەگەڵ هاورامیەکان بەهۆی چەند کێشەیەکەوە. بەڵام ساڵی 2022 ئیشی خۆی کرد بە خاوێنەی ژنی چوارەمی هێنا، بەڵام زیاتر دەنگدانەوەکە لەسەر ئەوە بووە لەسەر مەلالی کە و ژنی چوارەمی هێناوە تەمەنی زۆر لە خۆی بچووکترە دەکاتە هاوتەمەنی نەوەی مامۆستا مەلا عەلی کە نەوەکەی موالیدی 1998، بەڵام ئەو ژنێ هیناویەتی ساڵی 1996 لەدایک بووە کە جیاوازەکەی دەکاتە نزیکەی 35 ساڵ کە مەژدەنگدانەوێکی زۆری لە سۆشیال میدیا لێکەوتەوە. زۆربەی خەڵک بازەوە دەکەن کێشە لەوەدانیە کە ژنی چوارەمی هێناوە، بەڵام با ژنێکی هێنابایە لە تەمەنی خۆی نێزیک بایە، نەوەک ئەو تەمەنە منداڵی هێناوە. دوای بڵاوبوونەوەی وێنەکان و ڤیددیۆیەکانی مەلالی لەگەڵ ئەم ئافرەتەیە بە ناوی خەدیجا ڕاستەوخۆ هێرشی سۆشیال میدیا دەستی پێکرد و خەڵکێکی زۆر ڕەخنەی لێگرتن، بەڵام کوڕەکەی علی باپیر بە ناوی شەریف علی باپیر ڕاستەوخۆ پۆستێکی کرد لە لاپەڕی فەرمی خۆی لە فێسبوک. بازەوە دەکاتن سوکەڵە و بودەڵەکان وا دەزانن هەنگوێنیان لەدار دۆزیوەتەوە. هەر یەکێک شەرع و سونەتی خوا و پێغەمبەرەکەی بەلاوە سەیر و ناڕێک بێت دەبێ بزانێت کە تێکڕای ئیمان و باوەڕەکەی لەدەستداوە. ئەوەی کە سەیری و نابەجێیە ئەو بەڕەلایەیە کە زۆرێک لە سەرکردە و بەرپرسانی هەرێم لە شەو و ڕۆژدا خەریکی کاری بەدڕەوشتی و دەست لە نێر و مێ ناپارێزن، کەچی ئەو پەڕی ئاسایی بووە لای دۆڕا و سەر لێ شێوا و کۆیلەکان. لە کاتێکدا ڕۆژانە فێرحەونەکانتان هەزاران کڵاوتان بۆ دەدورن، کەچی لە ئاسا و سەرگیری هەڵاڵ و شەڕیحی خودا باڵادەستدا ئاوە دەم شڕ و دەم درێژن. ئەوە قسەکەی شەریف علی باپیر بوو دوای بڵاوبوونەوەی و هەر ئەوە ژانەوەسان چەندین کەسایەتی دیاری کوردستان لەسەر ئەو بابەتە هاتنە قسە، بە تایبەتی دەروونگێژان لەو بابەتەوە دەڵێتن
لەبارەی هاوسەرگیریکردنەوەی عەلی باپیر بۆ جواری چارەم نووسویەتی ئەگەر بە لۆژێکی خۆم سەرنجێکم هەبێت دەڵێم سەد جار فرەژنیەکەی مامۆستا عەلی باپیرم پێ شەڕەفمەندانەترا لەوەی کە چەند پیاوێکی بەناو ڕۆشنبیر و ئۆپن مایند ژنێکی ڕسمی هەیە و چوار گێرفرێندی بە قسەی زل و بەدزی لەسەر خەت ڕاگرتووە نوقتە سەریدەر. هەڵبەت من باسی فرەژنی و تاکژنی و تەمەن و تا دوای شتەکان تر ناکەم لەسەر ئەو باسە قسەیەکی ترم هەیە ئەم سەرنجە سەربارەی ئەو سووکە فەوزایی کە لەسەر ئەم هاوسەرگیریی بە ڕێزیان دروست بووە لێرەشەوە بە مامۆستا و هاوسەرانی دەڵێم پیرۆستان بێتن و پیر و خەڕۆبم پێکەوە. هەروەها عەلی باپیر لە ئێستادا خاوەنی تەنها سێ ژنە، بەڵام شتێکی تریشەیە پێمە خۆشە ڕوون بکەینەوە لە ماوەی داهاتوودا و لە چەند ساڵی داهاتوودا مامۆستا عەلی باپیر دەتوانێت ژنێکی تریش بێنێتن لەبەرەوەی لە ڕووی شەڕعی ئیسلامەوە ئەگەر چار خێزانت هەبوو دانەیەکیان مرد دەتوانی خێزانێکی تریش بێنیەوە، واتە هێستا مەجای دانەیەکی تریشی ماوە بۆ ئەو کەسانەی دەڵێن لە ئێستادا چوار ژنی هێناوە دەتوانی لە ماوەیەکی زۆر نزیک ئەگەر خوا ڕێی لەسەر بێتن بۆی هەیە دانەیەکی تریش بێنێتن بیکات بە 5 ژن. وەروەها دوای ئەوەی بڵاوبوو لەسەر تۆرە کۆمەلایەتیەکان هەموو باز لەوە دەکەن لە ئێستادا عەلی باپیر بۆتە بە شوگەردادی لەبەرەوەی 35 ساڵ لە هاوسەرەکەی گەورەترە. ئەمەش بەو پیاوانە دەڵێن شوگەردادی کە لە هاوسەرەکانیان ساڵی 20 ساڵ گەورەتر بن، بەڵام عەلی باپیر نزیکەی 35 ساڵ لە هاوسەرەکەی گەورەترە، بۆیە بە شوگەردادی بانگی دەکەن. ئایا تۆ وەکو تاکێک پێت باشە هاوسەرەکان تەمەنیان ئاوا لە یەکتری دوور بێتن، بەڵام زۆربەی کەسەکان بازەوە دەکاتن هاوسەرگیری تەنها 10 ساڵ بەسە لە نێوانیان بێتن و ژن و مرد لەبەرەوەی زیاتر لە یەکتری دەکەن و هیچ کێشەیەکیان لە نێواندا نابێت. ئایا تۆ وەکو کچێک یاخود وەکو کوڕێک ئامادەی ئەم جۆرە هاوسەرگیریانە بکەی و لە دوا ڕۆژدا هاز دەکەی ژیانێکی خۆش و خۆشبەختانە دەبێت؟ چی تێ بۆمە لە کۆمنت بنووسە. زۆر سوپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێ بکەیت، ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.